حوسێن تەمەنی 6 ساڵە و خاوەنی 3 منداڵە و لە بازاڕی ئوڵوس ماوەی 10 ساڵە دەستفرۆشی دەکات. ڕوخسارێکی ماندووی هەیە، باس لە گوزەرانی سەختی ژیان دەکات و کاریگەری هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخەکانی ژوای کردووە داهاتی ڕۆژانەی سەختتر دەست بکەوێت. خراپی بازار و کەمبوونەوەی کڕیار کاریگەری لەسەر باری دەرونی سەرجەم دوکاندارەکانی دەوروبەریشی داناوە. دوکاندارەکانی ئەم گوزەرە باز لە بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی دەکەن کە لە ئاست چاوەڕوانیەکانیان نەبووە. ئەم درەوشێکی خراپ دەنم و دەوێ ڕەوشی دە ژیان دەرباس نابن. 3 زارۆکن من هەنە و بۆوان بە زەحمەتینان پەیدا دکم. وەک عەتار تشتین سەیار دەفرۆشم و کڕیارکێ من. پەرەی ئیرۆ قەزەنج دەکەم، ئیرۆ خەرج دەکەم. تشتێکی دن نینە بکەم. ڕۆژانە 11 سعات کار دەکەم و پشرە دەچم ماڵێ. هەر تشت گران بوویە و وڵاتیژی گێم تشتان دەکردن. رئیسی اقتدار دگو کی مسلمان ناس سورسی هەیە، حتی کو ناس سورسی هەیە از فایز زیاده ناکەم. ئیرۆ ناس سورسی ئاوتیە و فایز آنیه. فقط فایز شما آنیه زبوی که هنگی ortamı رند بکه اوجی ایدی درمان نینه. نخاشی گران بیه اوا ایدی سرون فایده نادوه نخاشی. دیخه 20-25 فایده ویتنه. لە سەرەتای ساڵی 2023ەوە لیرەی تورکی نزیکەی 130 بەهاکەی خۆی لەدەستاوە. لە بەرامبەردا دۆلار ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبێتەوە. بانکی ناوەندیش لە ماوەی 1 مانگدا 2 جار هەوڵیدا بە بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی ڕێگە لە داڕمانی پارەی وڵاتەکەی بگرێت و بۆ دووەم جار ڕێژەی سووی بانکی بە ڕێژەی 170.50 بەرز کردەوە کە لە ئاست چاوەڕوانیەکان نەبوو. ئابووریناسانیش دەڵێن ئابووری وڵات پێویستی بە چارەسەری جددیە و بەم ڕێژەیە چارەسەر نابێت. بانکە ناوەندی کۆم بووە ئەو هەفتەیە و بەرزی کرد، بەس 2.5 بەرزی کرد. ئەوەژی بەس نییە، ئەوە لە گۆڕی هەموو پسپۆرم بەس نییە. ئەوە بێژن بەسەر حاڵێ برینداری هەرێ، حاڵێ نەخۆشی هەیە، ئانتیبیۆتیک پێویستە، بەس ئێمە ژان داخستن دەدین، یعنی دەرمانی سبک دەدین، پێویستە دەرمانی گران بدەین. یەکەم ئەوەیە مەسەلا لە تورکیا ئێستا ئەگەر بانکی ناوەندی کەمجی بەرز بکی ڕێژەی فایز لە پیاسە ئێکە خەڵک ماڕوزێ دەبیت، ئەگە خەڵک دەچێت بانک و ماڕوزێ دەبیت ڕێژەی فایز بلندترە. بەرزبوونەوەی ڕێژەی سوودی بانکی نە لەو ئاستەیە بوو کە هاوڵاتیانی تورکیا چاوەڕێیان دەکرد بە نە لەو ئاستەیشا بووکەوە بەرهێنەر و ئابووری ناسا بیانیەکان چاوەڕێیان دەکرد. بۆیە پێشبینی دەکرێت کە نرخی دۆلار و یۆرۆ زێر لە بەرزبوونەوەدا بێت و ژیانی هاوڵاتیانیش ڕۆژ بە ڕۆژ سەختتر بێت. ئەفسانە شامحەممەدی، کوردستان 24 ئانکارا.